زۆر چاکە لەچ کاتێکا لەیزەر بەکارێنن بۆ شکاندنی بەڵێ. بەردەکە ئەو جیاوازیشی چییە لەگەڵ شۆکۆیڤەکە؟ بەڵێ دوای ئەوەی ئەگەرزانیمان لە ڕێگای ڕێنمایی لە ڕێگای پێدانی چارەسەر سوودی نەبوو ئەوەی کە دەستی بۆ ئەو بنوەکو حاڵەتی بیدایی لێیزەرە. لێیزەر طبعاً لەناو هاوڵاتیانی خۆشەویست وا بڵاوبەتەوە کە پێی دەوترێت لێیزەر، ئەمە طبعاً وەکو ڕاستکردنەوە ئەمە لێیزەر نییە. لەبەرەوەی لێیزەر تیشکەکەی ئەوەندە بەقووەتە ئەگەر لە بەر هەر شوێنێک بکەوێت ئەیسووتێنێ ناکرێت لێیزەر لە گورچی لە بدرێ. ئەمە شەپۆلە کە کاریگەری ناڕاستە کاریگەری کە پێویستی نییە لەسەر سووتاندنی ئەو ئەندامانەی یاخود ئەو دیواری کە دەوروبەری گورچی لێ گرتووە، هەرچەندە کاریگەر ڕاستەوخۆی هەیە لەسەر گۆشتی گورچیلەکە تا ڕادێک برینداریەکە، بەڵام زیاتر کاریگەر لەسەر بەردەکە ئەبێت و بەردەکە ئەشکێنێ. طبعاً لە حاڵەتێک ئێمە ئەو شەپۆلە یاخود ئەو تیشکە بەکارهێنین کە پێی دەوترێت ئیزۆڵ کۆمەڵە مەرجێکی هەیە. مەرجی یەکەم ئەوەیە قەبارەکەی زۆر گەورە نەبێ کە بە جۆرێک لە 10 بۆ 15 ملیم گەورەتر نەبێ. مەرجی دووەمی ئەوێ زۆر ڕق نەبێ بەردەکە. ئێمە بە گرتنی ئەشعەی سیتی ئەزانی ئایا ئەو بەردە لە جۆری ڕقە یاخود لە جۆری نەرمە. مەرجی سێمی ئەوەیە لە تیشکی ئاسایی بەردەکە دەربچێ، ئەگە دەرنەچێت ناکرێ ئەو تیشکەی لێ بدرێ. مەرجی چوارەمیش ئەوەیە کەوا شوێنەکەی وا باشە لە بەشی خوارەوەی گورچی لە نەبێت، لە حوزی گورچی لەبێت یاخود لە بەشی سەرەوە یاخود لە بەشی ناوەڕاستی گورچی لەبێ. مەرجی چوارەمیش ئەوەیە کەوا بەردەکە حالبی کە گرتووە تەواو نەچوبێتە ناو گۆشت و گورچیلەکەی زۆر نەئەوسان بێ. و مەرجی کۆتاییشی ئەوەیە ئیشکردنی گورچیلە باش بێت، نابێ گورچیلە یەکسس بێ ئەم تیشکەی لێ بدرێت. و طبعاً ئەمەش لە هەندێک حاڵەت هەیە ناکرێ ئەنجام درێت یان کاریگەری نییە یاخود خراپە. ئافرەتی دووژیان ناکرێ ئەم تیشکە بەکاربێنرێت لەبەر کاریگەری خراپی ئەو تیشکە لەسەر مناڵەکە. و ئەوانی کە قەڵەون لەبەر بوونی ڕێژەیەکی زۆری چەوری لە دەوروبەری گورچیلە، ئەم تیشکە تاوەکو دەگاتە گورچیلە و تاوەکو دەگاتە بەردەکە تیشکەکە لاواز ئەبێ و هیچ کاریگەریەکی نابێت، لەمانش ناکرێت. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.